بەڵێ حەزەکەم لەسەر شێوازی ئەم برنجەی کە من لە 2011ەوە خەریکم ئێستا میلەتەکەم پێویستی پێیەتی کە زیاتر ئاشنایکەم بۆ ئەوەی قوتی میلەتە و چۆن بەم شێوازە بەکاری بێنین. ئەم چاڵی کە بینین لە بەردەسما ئەم چاڵە ئەو ئاوە زیادەیە کە یێتە خوارۆ ئەگەر 1 سەعات ئاوی ئەم برنجە بدێرم 23 سەعات لە شەو ڕۆژێکە ئاوی خۆی دێورانەکە عینڵێن ڕایتەری سەیارە. ئێستا گەریەوە ئەوە ببینن ئەو ئاوەیەتۆ ناو ئەم چاڵە و هەم دیسانەچێتۆ سەرۆ بەڵام لەسەرۆ بەچی وەیەتۆ لەسەرۆ بە پێگاتەی حەیوانی وەیەتۆ کەواتە ئەو ئاوەی کە ڕژێتە ئەمە 1 پارچە پرۆتینێتۆ ناو دوایی هەم ئەڕاتۆ سەرۆ ئەگەر کامێرەکە لەگەڵ ما بێت ئەم دووکانەیان هەمووی تقریبان 6 جۆر برنجم کردووە لە حەوهە شوێنی جیاوازە ئایا بزانین کێسی 2 مەترەکە باشە یا 4 مەترەکە باشە یا جێدەمی دەڕاستەکە باشترە چکە ئەوەیان ئەگەر سێریکەین 6 مەترە بەقەدەر دەمی دەڕاستەیەکە ئایا بزانین ئەم قەترەیە کە لێرە بەقەدەر دەمی دەڕاستەیە قەترەکە ئیشەکە بزانین چۆن جوابمانەداتەوە ماشاڵای لێبێ خۆتان سەیریکەن ئەمە تۆوە بەڵام ئێستا چین بۆ شەتڵەکە کەواتە لە فکرەی ئەوام لە ساڵێکا 2 جار برنج بکەین بە ئیزنی خوا بزانین ئیمساڵ چۆن بۆمانەکرێ ئەمە پێڵێن گوڵەسپیەکە ئەمە برنجێکی کوردی خڕی خۆمانە گوڵەسپیەکەیە من زۆر بە بەرەکەتی ئەزانم ئەمەیان گوڵە سوورەکەیە کەواتە ئەمەیان بە باشتر ئەزانم لەم سەردەمە و بە قەترەکە بیکەین خۆتان سەری گوڵەکەی کەن ماشەڵا هەمووی سەری نەوی کردووە بۆ عەرز کەواتە ئەم نیوەیان بە تۆ کردومە ئێستا با بچین بۆ شەتڵەکە پیشانی ئەوەی بەڕێزی بدەم ئەمە لێرەوە خۆتان ئەزانن جاران 1 پارچە ئاو بوو ناو مەرەزە بەڵام ئێستا من بە کڵاشی هەورامیەوە بەناو برنجا ئەڕۆم لێرەوە ئەبێ بە شەتڵ ئەمە شەتڵە لە نەورۆزا کردومە لە ژێر لایلۆ ناشەتڵەکەی ئێستا ئەوە مانگی نۆیە سێی نۆیە لە خوای گەورە بە زیابێ من 5 ڕۆژی تر دروێنە یەکەم کە دروێنەشم کرد ئەمەی کە هەراشە پێگاتی حیوانی لێ دەمە بۆ مانگی 11 بزانم 2 جار برنج بکەین لە ساڵێکا بزانین چۆنە ئەگەر زانیمان مانیە تاخیر بوو لە بەهارا مانیە پێشترەی کەم بۆ ئەوەی لە ساڵێکا 2 جار برنجمان هەبێ نەگەڕین بە شوێن کۆمەڵشتا ئەمەش خۆتان ببین گوڵەکەی هەمووی سەری خەواندووە و سەری باڵاشی کە نەمە عەمبەری بۆندارە ئەوەیان عەمبەری بێبۆنە ئەمەیان عەمبەری بێبۆنە خۆتان ببینن بە چاوی خۆتان گوڵەکەی ئیتر لەوایە لەم 3-4 ڕۆژات دەست بکەین بە دروێنەی ئەگەر کاکە بێ بۆ ئێرە بینی ئەم دووکانم بۆ بگرێت لەبەرەوەی با زیاتر ئاشنایکەین ئەمە جادە بوو پیایە ئەچومیسە لە قورسیە ماشاڵە جادەکەی داپۆشیوە ئەمە جادەیەکی 1 مەتریە بەڵام ئەوەنە برنجەکەی قورس بووە ماشاڵا و گوڵی کردووە جادەکەمان لێ قەتع بووە جا حەزەکەم لەگەڵ مابێ ئەو ئاوەی کەیەتۆ بە ئاشنایکەین کە دێورانەکە ئەمەش ماشاڵا لەم وشکە ساڵیا ئێمە ئاڵتونێکی ئاوامان دەستکەوێ کەواتە ئێمە ترسمان لە خاکی ئەم وڵاتە نییە خاوەنی خاکێکین لەم وڵاتە کە مای شانازی بێ بۆمان لە هیچ شتێک نەترسین ئەتوانین هەر بە کەرتی کوشت و کاڵ لەم قەیرانە وشکە ساڵیەوە لە قەیرانی زۆرتریش ئێمە ڕزگارمان بێ ئەمە ئەو ئاوەیە کە لە حەوزەکەوەیەتۆ جا لێرەوە ئەمە هەمووی پێگاتەی حەیوانیە من ئێستا لەگەڵ پێگاتەی حەیوانیە ئەینێرمە بۆ ناو حەوزەکە هەتا ئەچێتەوە حەوزەکە ئەمە ئیتر ئەبێ بە برنجێکی خۆماڵی ئەمە تقریبان ڕۆژی نیو سەعات من ئەم عەمەلیەی بۆ ئەەکەم هەتا ئەچێتەوە چاڵەکە ئەمە ئیتر خۆراکە و
بۆ برنجەکە ئەڕواتەوە. ئەوە ئەگەر کاکە بێ بۆ ئێرە ئەوە لێڵاوەکە چوویۆ ئەمە هەمووی پێگاتەی حەیوانیە. کەواتە ئەمە ئیتر دووبارە ئەچێتەوە بۆ ناو حەوزەکە. تاوان من لە ڕۆژێکە 1 سەعات ئاوێکەمە سەر ئیتر 23 سەعاتەکەی ئاوی حەوزەکەی و دێورانەکە و ئەڕات و دێورانەکە بۆ ئەوەی ئیتر ئاوی ئەم وڵاتە بە فیڕۆ نەدەین و ئاوی ئەم وڵاتە سەروەیەکی گشتیە و سەروەیەکە کە ئێمە بێ بیپارێزین و نەوتێکی سپیە ئەبێ ئێمە کارێ بکەین کە ئەگەر زیاتر وشکە ساڵی هات بە سەرمانە هانا بۆ ئەم کۆمەڵە بیرۆکەیە بەرین کە من ئاشنایەکەم بە میلەتەکەم و تاماوم خزمەتی میلەتەکەمەکەم و لێرەوە ڕێز و حرمەتمەیە بۆتان چاتان ماچەکە.